بۆیە خاوەن دڵی پاک کەسێکە کە بەهەشتیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم شاهێدی بەهەشتی بۆ ئەو کەسە داوە کە خاوەن دڵێکی پاک و ساف و خاوەن دڵێکی باشە. باگوێ لەو بەسەرهاتەیە بگرین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە فەرمایشتێکی صحیحە کە ڕۆژێکیان عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاز دەفەرمێت ڕۆژێکیان پیاوێک هاتە ژوورەوە، پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی ئەو پیاوەی کە ئێستا دێتە ژوورەوە ئەهلی بەهەشتە. ئەنجا ڕۆژی دووهەم و ڕۆژی سێهەم سێ ڕۆژ لەسەر یەک پێغەمبەر ئاوای فەرموو هەموو ڕۆژێک ئەو پیاوە دەهاتە ژوورەوە هەمان ئەو پیاوە بوو کە یەکەم ڕۆژ و دووهەم ڕۆژ دەهاتە ژوورەوە. پێغەمبەر فەرمووی ئەو پیاوە ئەهلی بەهەشتە. عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس کە یەکێک بووە لە پیاوە ساڵح و بۆ خوا گونجاوەکان، یەکێک بووە لە چوار عەبدوڵڵا شارەزایەکان، لەو چوار عەبدوڵڵایی کە زۆر شارەزا بوون لە دیندا و زۆر پیاوی ساڵح بوون، یەکێک لەوانە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاسە. دەفەرمێ ئەو پیاوە شوێنی کەوت، گوتی وەڵڵاهی دەبێ بچم لە ماڵەکەیدا بمێنمەوە بزانم چ سیفەتێکی بەرز و جوانی هەیە بۆ ئەوەی لێەوە فێر بم کە پێغەمبەر فەرمووی ئەو پیاوە ئەهلی بەهەشتە، بزانم لەبەرچی ئەو پیاوە بۆتە ئەهلی بەهەشت. برام ئەوان چەند مەبەستیان بوو، چەند حەزیان دەکرد کەسێک کە ئەهلی بەهەشتە تەماشایکەن، سیفەتەکانی چۆنن، ئاکار و ئەخلاق و ڕەوشتی جۆنە بۆ ئەوەی کە چاوی لێ بکەن ئەوانیش ببنە ئەهلی بەهەشت. تەماشاکەن با ئێمە تەماشای خۆمان کەین، ئەوڕۆ ئێمە چۆنین، چۆن تەماشای پیاوی چاک دەکەین کەسێک کە سیفەتی بەرزە، چۆن تەماشای سیفەتە بەرزەکانی پێغەمبەران دەکەین. برام ئەوان چەند مەبەستیان بوو تەماشای ئەو سیفەتە بەرزانە بکەن بۆ ئەوەی ئەوانیش ببنە ئەهلی بەهەشت. با ئێمە ئەوڕۆ تەماشای خۆمان کەین. برام جاری وهەیە ئینسانی وهەیە دەچێتە سەفەرێک، دەچێتە سەفرەیەک، دەچێتە سیاحەتێک، دەڵێ بەخوا با فڵان کەسمان لەگەڵدا نەبێت چونکە ئەومان لەگەڵداوێ بەخوا بۆمان ناکرێت بە کەیفی خۆمان بەزم و قسە و نازانم گۆرانی و فڵان و فیسار بکەین. ئینسانی ئیماندار حەز دەکات لە پەنای پیاوی چاک بێت برام بۆ ئەوەی تەماشای سیفەتە بەرزەکانی بکات. بۆیە عەبدوڵڵا دەفەرمێت چووم ئیزنم لێ خواست و گوتم دەمەوێ لە ماڵەکەی تۆدا چەند ڕۆژێک بمێنمەوە، لەگەڵ باوکمدا ساردیەکمان توش بووە، چەند ڕۆژێک ئەگەر ئیجازە هەبێ لە ماڵەکەتدا دەمێنمەوە. گوتی زۆر ئاساییە. دەفەرمێت سێ شەو و سێ ڕۆژ لە ماڵەکەیدا مامەوە کەچی هیچ شتێکی زیادەم لێ نەبینی لە غەیری نوێژە فەرزەکان و سونەتەکان و شەو نوێژ و لە غەیری ئەوەی کە من دەم کرد. بۆیە ڕۆژی سێهەم دەڵێ بەو پیاوەیەم گوت کاکە من دەڕۆم بەخوا ناخۆشیم لەگەڵ باوکمدا نەبوو، بەڵام گوێم لە پێغەمبەری خوای بوو سێ جاران فەرمووی ئەو پیاوە ئەهلی بەهەشتە. ویستم متابعەت کەم شوێنت کەوم لە ماڵەکەتدا بمێنمەوە بۆ ئەوەی بزانم چی سیفەتێکی بەرزت هەیە تاوەکو چاوت لێ بکەم و لێتەوە فێر بم. گوتی وەڵڵا ئەوەی کە دەبینی و بینی و تەها هەر ئەوەم هەیە. ئەنجا عەبدوڵڵا ویستی بڕوات، تۆزێک ڕۆیشت پیاوەکە بانگی کردەوە، گوتی وەرە بەخوا سیفەتێکی دیکەشم هەیە، ئەویش ئەوەیە کە لە بەرامبەر هیچ مسلمانێکدا غەل و حەقد و غەش و خیانەتم لە دڵدا نییە، حەسادەت و حەسوودیم بەرامبەر بە هیچ برایەکی مسلمان نییە، هیچ خراپەیەکم لە دڵدا نییە بەرامبەر بە هیچ مسلمانێک، حەز بە قازانجی هەموو کەسێک دەکەم، هیچ شتێکم لە دڵدا نییە، دڵێکی ساف سینەیەکی سافم هەیە بەرامبەر بە هەموو مسلمانێک. دەی عەبدوڵڵا فەرمووی ئەو سیفەتەیە کە تۆی گەیاندۆتە ئەو مەقامە، ئەو سیفەتەیە کە تۆی بەرز کردوتەوە، ئەوەی کە ئێمە ناتوانین پێی بگەین، ئەو دڵە ساف و سەلامەتەیە برام.